ڕووباری یاکۆب ژاڤن کە یەکێکە لە گەورەترین ڕووبارە سەهۆڵبەندەکانی جیهان و لە سەرجەم ڕووبارەکانی تری بەستەڵەکی باکوور گەورەترە، لە ئێستا دەچینە سەهۆڵەکانی لە هەموو کاتێکی تر خێراتر دەتوێنەوە. ڕووبارەکە بەوە بەناوبانگە کە سەرچاوی ئەو شاخە سەهۆڵە بووە کە کەشتی تایتانیکی بەر لە زیاتر لە 100 ساڵ نوقمی زەریا کرد. لە سەردانێکی جۆن کیری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ ناوچەی گرینلاند لە بەستەڵەکی باکوور تا ئاساواری گۆڕانکاریەکانی کەشوهەوا ببینێت، کیری ڕایگەیاند دووچاری شۆک بووە لە خێرایی توانەوەی چینە سەهۆڵەکان. وتیشی ئەوەی زیاتر دووچاری شۆکی کردووە ڕوودانی هەمان دیاردەیە لە بەستەڵەکی باشووری گۆی زەوی کە لە مانگی شوباتی ڕابردوودا بەشێک لە شاخە سەهۆڵەکانی توانەوە. وەزیری دەرەوەی ئەمریکا ئاماژەی بەوەش کرد ئەوەی ئێستا ڕوودەدات پێشادێکی گەورە و مەترسیدارە. وتیشی ماوەی زیاتر لە 25 ساڵە بەو دۆسیە سەرقاڵە و وەک ئێستا هەستی بۆ مەترسیە نەکردووە کە بە وتەی ئەو لە هەموو چەکێکی کۆمەڵ کوژ لە جیهاندا تۆقێنەرترە. شاخە سەهۆڵی نەزەبەلاحەکانی ناوچەی بەستەڵەکی باکووری گۆی زەوی بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرمای بەرگە هەواوە وردە وردە لە ڕووبارە سەهۆڵبەندەکان جیا دەبنەوە و ترسی ئەوە هەیە کە بەهۆی بەرزبوونەوەی ئاستی ئاوی دەریا و زەریاکانەوە ژمارەیەک دوورگە و ناوچەکە ناراویەکان ژێر ئاو بکەون. پێشتری زانایان هۆشداریاندا بوو لە ڕوودانی ئەو دیاردەیە و داوایان کردبوو دەرچوونی غازە کاربۆنیەکان بۆ ناو بەرگە هەوای گۆی زەوی کەمتر بکرێنەوە کە بە هۆکاری سەرەکی بەرزبوونەوەی پلەکانی گەرما دادەنرێن و ڕێکەوتنی پاریس تایبەت بە کەمکردنەوەی دیاردەی قەتیزبوونی گەرمی بە خێرایی جێبەجێ بکرێت. ڕێکەوتنە مێژوویەکەی پاریس کە 171 وڵات لە بارەگای نەتەوەیەگرتوەکان لە شاری نیویۆرک ئیمزایان لەسەر کرد، ئەو وڵاتانە بەتایبەت ئەمریکا و چین پابەند دەکات بە کەمکردنەوەی دەرچوونی غازی دووەمۆکسیدی کاربۆن بۆ ناو بەرگە هەوای گۆی زەوی. زۆرترین ئەو وڵاتانش کە ڕوبەرووی کاریگەری گۆڕانکاری کەشوهەوا بوونەتەوە ئەو وڵاتانن کە لە دوورگە پێگاتون و بەرزبوونەوەی ئاسی ئاوی دەریا و زەریاکان بەهۆی توانەوەی سەهۆڵی بەستەڵەکەکانەوە هەڕەشەی ژێر ئاو کەوتنیان لێ دەکات. کاروان شێخ موحسین، NRT.